ئەڵە بەڕێزان جارێکی تر سڵاوتان لەبێت وەک پێشتریش لە سەرەتای بەردەمی بەیانداش کوردستاندا باسمان لەوە کرد کە تەوەرێکی تەندروستیمان دەبێت و باسکردن دەبێت لە شکاوی ئێسک و هەروەها گرفتەکانی جومگا و هەروەها ئەو ئازارەی هەندێک کات دەبینین کەسانێک بەدەستێەوە دەناڵێن بە دیاریکراوی لە بڕبڕەکانی پشتدا و هەروەها وەک دەزانی کە لە ئێستادا وەرزی سەرمایە و بەهۆی بەفربارین و شەختە و بەستنەوە حاڵەتی کەوتن ئەمساڵ زیاتر بووە هەروەها حاڵەتەکانی شکان ڕۆیان لە زیاد بوون کردوە بەشێکی زۆر لە نەخۆشخانەکانی پارێزگاکانی هەرێمی کوردستاندا ئەوەی کە باسی لێوە دەکرا حاڵەتەکانیان خلیسکان و شکاوی بوو و ئێمە لە تەوەری ئەمڕۆی بەردەمی بەیان باش کوردستاندا لە بەرگەی تەندروستیدا باس لە چارەسەرەکانی شکاوی و ئەو گرفتانە دەکەین کە بۆ کەسانە دروست دەبێت کە شکاویان هەیە یاخود شێوازە سەرەتایەکان و چ کاتی پێویستی بە نەشتەرگەری دەبێت من گفتوگۆی زیاتر دەکەم لەگەڵ بەڕێز دکتۆر ئاراز عوسمان بارامی سپۆڕی وردی نەشتەرگەری بڕبڕەکانی پشت لەگەڵمەدا سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزە دکتۆر بەیانی و باش سپاس بەیانتان دەستت خۆش بێت کە ئەمڕۆ لەگەڵماندای دەمێ بزانم سەرەتا لەوە دەست پێ بکەین بە دیاریکرای ئەمساڵ حاڵەتەکانی کەوتن و هەڵخلیسکان بوونە هۆی ئەوەی کە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان دەست یا قاچ یا شوێنەکانی دیکەیان ئازاری پێ بکەوێت و بشکێت و چارەسەرە سەرەتایەکان بۆ ئەو کەسانی کە تووشیم حاڵەتانە دەبن چییە؟ بێگومان ئێمە ئاماژە بە وەرزی زستان کرد یەکسەر هەستی پێگەن لە نەخۆشخانەکان کە ژمارە نەخۆشەکان زیاد دەکا ئەوانەی کە سەردانەکەن بۆ شکاویان کە کەوتن و ئازیەتیان گەیشتووە و نەخۆشیش پرسیارەکە بڵێن فریاگوزاریە سەرەتایەکان چۆن بکەن و بۆ شێوەیە ئێمەش تەکید لەسەرەوە کەینەوە کە باشترە نەخۆشەکان سەدای نەخۆشخانە بکەن و ئەگەر نەخۆشێکیش ئازاری زۆربی و پەیوەندی بکەن بە ئیسعافەوە بڵێن بە تەلەفۆن و پێویست ناکە نەخۆشەکە زۆر بجۆنیان ئازیەتی بن. زۆر باشە دکتۆر دەمێ بزانم کە چۆن بزانی کە کەسێک کەوتووە و ئازاری بەرکەوتۆم ئازاری شکاویە چۆن بیناسینەوە ئەگەر دەستی نەگات بە نەخۆشخانە لە بیدایەتدا لە سەرەتادا پرسیارەکە زۆر جوانە پێش هەموو شتێ ئایا نەخۆشەکە چەند دوورە لە شارەوەیان نەخۆشخانەوە ئایا چەند سەعاتێ چەند ڕۆژێ بە پێی شوێنەکەی گرنگترین شت ئایا نەخۆشەکە چۆن ئەو زەبرەی پێگەشتووە جیاوازی هەیە گەر مرۆڤێ مەسەن لە 3 مەترەوە کەوتو بێ یان کارەساتێکی هاتو چۆ بێ سەریعی بڵێن ئەو سیارێکە لێ خوڕاوە یان لەگەڵ هەڵخزانێ لە زەوی فەرقەکە بە پێی زەبرەکە چەند بەهێز بووە هەتا زەبرەکە بەهێز بێت تەوان زیانی زیاتر پێگا بۆ چوونی کە شکانی زیاترە باش نیشانەکانی چین جگەلەوەی کە نەخۆشەکە خۆی هەست بە ئازار دەکات هیچ نیشانەیەکی دیکە هەیە بۆ نمونە ئاوسان شین بوونەوە بەڵێ خۆی پێش هەموو شتێ گوتم زەبرەکە دوایی تەمەنی مرۆڤەکە بڵێن شکاوی فەرقیە لە مناڵێکە لە مرۆڤێکە کە تەمەنی 20 ساڵ بیان تەمەنی 80 ساڵ بێت کە ئێسقا نەرمی هەیە لەوانێ بە زێبرێکی کەم شکاوی بۆ دروست ببێ ئەوەی کە تێبینی ئەەکەین ئاوساوی جومگە قاچ لە جێچوون چەند نەخۆشەکە ئازاری هەیە ئەمە گەر باسی پەلەکان بکەین قاچ دەست پشت بەس مرۆڤ لە کەوتنا بۆیە عەزێتی سەریشی بە ئەوختە کێشەکە گەورەیە لەوانێت نەخۆشەکە لە هۆش خۆی بچێ زۆر باشە دکتۆر بابینە سەرەوەی کە لە جێچوون و شکاوی جیاوازیان هەیە بەڵام ئێمە چۆن ئەم نیشانانە بناسینەوە نیشانەکانی چین کە ئەمە لە جێچووە یاخود شکاوە پێش هەموو شتێ ئازاری زۆر باشە دوای ئەوە گەسەی جومگەکە بکەین یان ئێسکەکە کە شێوەی تێک چووە بڵێن لە دیارەکە بڵێن خوار بووە ئەوە نیشانەی لە جێچوونە ئەوەیان نیشانەی لە جێچوونە ئەی نیشانی شکاوی شکاویش دوو شێوە هەیە مەسەن هەر درزێکی تێبووە ئەو وەختە شێوەکەی تێک نەچوە بەزەگە شکاوی هەیە لەگەڵەوەی کە ئێسکاکە لە شوێنی خۆی دەرچووە ئەوە شێوەکەی تێگەچێ و ئازارەکەشی زیاترە بێ زۆر باشە ئەگەر کەسێک بکەوێت بە زەویدا خود هەر ڕووداوێکی بەسەر بێت ئازارێکی هەبێت بۆ نمونە ئازار لە قاچەکانیا هەبێ یاخود لە دەستەکان بەخشەیەکی گشتی لە پەلەکانیا هەبێت دەتوانین یەکسەر بچین چارەسەری بۆ بکەین و ئەو چارەسەرە سەرەتایانە کامانن کە پێویستە بۆی بکرێت دەکرێت ئێمە دەستکاری شکاوی بکەین کەسێکی ئاسایی واتە دەتوان دەستکاری شکاوی بکە پرسیارەکە زۆر جوانە باشترە دەستکاری نەکرێت زۆر بۆ ئازارشکان ئەگەر پەڕۆیەکی سار سەهۆڵێک بدرێت لە شوێنەکە ئاوساوی کەمەکات و ئازاریش کەمەکاتەوە باشترە پەیوەندی بکرێ بە
تەندروستیەوە بڵێن ئیسعافکە بێ نەخۆشەکە بەرێ و زۆر پێویست ناکە بجوڵێنرێت. باش چارەسەری سەرەتایی چێ بۆ کەسانی تووشی شکاوی دەبن دواتریش دێنە سەر لە جێچوون. بەڵێ چارەسەریش بۆ نموناگە نەخۆشەکە ئەم حاڵەتە تەبعاً کەمە. ئەگەر بڵێن پێستەکەی بڵێن برینێکی هەبێ خوێنی لێبێ ئەبێ هەوڵ بدرێ خوێن لێ بەربوونەکەی بوەستێنرێ. ئەگەر شکاویش بێ نەخۆشەکە پێویست ناکە زۆر بجوێنەرێ و ئەگەر هەبێ بە پەڕۆی سارد ئازارەکەی کەم بگرێتەوە تا پسپۆری بڵێن ئیسعاف بێ بیبا بۆ نەخۆشخانە. زۆر باشە ئەوەی کە بێگومان هەمیشە باسی لێەوە دەکرێت وەکو چارەسەرێکی سەرەتایی بۆ شکاوی گەچ تێگرتنە. بەڵام بابێن سەر فریاگوزارە سەرەتایەکان ئەگەر کەسێک بێت و مەسەڵەن کەسێکی ئاسایی بێ ببینێ کەسێک کەوتووە تووشی ئازارەیە زەبرێکی بەرکەوتووە چۆن دەتوانێت مامەڵی لەگەڵدا بکات چ شتێکی بۆ بکات تاوکو دەگەێنێتە نەخۆشخانە. بەڵێ لەگەڵ نەخۆشەکە قسە بکە ئەهوانی بکاتەوە وەکو پێم وتی بڵێن پەیوەندی بکە بە ئیسعافەوە بە فریاگوزاری بڵێن ئەمبولانس لەگەڵ ئەوەیە قسە لەگەڵ نەخۆشەکە بکە بزانە سەری ئازیەتی گەشتووە یان پێویست ناکە نەخۆشەکە زۆر بجوڵانەیە ئایا کارەساتەکە لە ناو سیارەیەکە بۆ یان لە دەرەوە بووە ئەگەر لە سیارە بۆ ئەتوانێت لە سیارەکە دەریبێنەیان باشە. بەڵێ زۆر باشە دکتۆر ئەوەی کە بینیمانە کاتێککە نەخۆشیێک دەگوازرێتەوە بۆ نەخۆشخانە چارەسەرەکەی گەچ تێگرتنە لە چه حاڵەتێکدا دەبێتە هۆی یاخود دەتوانرێت نەشتەرگەری بۆ بکرێت لە چه حاڵەتێکدا هەندێکا دەبینێت پلاتین دادەنرێت لە جیاتی ئەوەی کە لەبەرەوەی ئێسکەکەی بە شێوازێکە ناتوانێت چارەسەری بۆ بکرێت و تەنها پلاتین و نەشتەرگەری لە چه حاڵەتێکدا ئامانی بۆ دەکرێت کە نەخۆشەکە گەشت بە نەخۆشخانەوە وەختە پسپۆری شکاوی ئەیبینێ فەحسێکی بۆکە دوای ئەوە بڵین فەحسی تیشکی بۆکرێ بۆی بزانێت شێوەی شکاوەکەی چۆنە بە شێوەیەکی گشتی ئایا چ بەشێکی پەلەکانی گرتووە سەرەوە خوارەوە کوێە هەندێک بەشێکی پێویستە نەشتەرگەری بۆ بکرێ بە تایبەتی لە پەلەکانی خوارەوە چکانە خۆشە بێ بتوانین لەسەری بڕوە ئەگەر شکاوەکە بۆ من ئەسکەکە زۆر لە شوێنی خۆی دەرچوو بێ هەندێک ئەخرێتەوە شوێنی خۆی لە بڵین لە نەخۆشخانە بەجارێ پێشتی بە نەشتەرگەریە بۆی بخرێتەوە شوێنی خۆی لە ڕاستیەوە پسپۆری نەشتەرگەری ئێسکەکان ئەزانە بەسەری تشکەکەی بکاو چەند ئێسکەکەی خوار بووە وەکو ئاماژەت پێکرد هەندێک بەگەچ هەندێک پێویستەکان نەشتەرگەری بکرێتەوە بۆی بخرێتەوە شوێنی خۆی. باش لە چه حاڵەتێکدا زیاتر نەشتەرگەری یاخود پزیشک پەنا بۆ نەشتەرگەری دەبات؟ پرسیارەکە و جوانە بەڕاستی ئەوە تەمەەن دەوری هەیە چ تەمەنێکە و چپەلێکە ئەوە زیاتر پسپۆری نەشتەرگەری بە پێی شکاوەکەی بۆ نمونە لە ئێسکی ڕانە لە بەشی سەرەوە هەموو کاتەشکاوی پێویستی بەوەیە کە بە بڕغوو بڵێن چارەسەر بکرێت بۆی نەخۆشەکە بتوانێت لەسەری بڕوە ئێمە هەوڵەکەمان ئەوەیە کە نەخۆش زۆر لە جێگەیان نەکەوێت هەتا زووترە بتوانێت بە قاچەکانی بڕوە. باش دکتۆر ئەوەی کە بیستمان هەمیشە دەوترێت یاخودەوەی کە باسی لێو دەکرێت دەوترێت ئێسقانەکە ورد بووە ئەمە مانای چییە؟ ورد بووە ئێسقانەکە؟ خۆی کە شکاوی ئەبێ جۆری شکاویش زۆرە ئایا لە پەلی سەرەوە خوارەوە بڕبڕی پشت زۆربەی جار لەوانەیە درزێک بێ بۆ هەیە چەند پارچەیەکیش بێ دوو پارچە سێ پارچە بڵێن فەحسی تیشک پیشانیە. باش وردبوون چییە؟ ئەوەی کە دەوترێت تەنها پارچە بوونە؟ یاخود ئەمە قسەیەکی باو دەوترێت؟ بڵێنەوە قسەی خەڵکاڵێ ورد بووە بەس بۆی هەیە ئەوە ئەگەر مرۆڤەکە لە 3 مەتر بکوێتە خوارەوە یان کارەساتێکی هات و چۆ بێ وردبوون هەیە بەزە و ئەو حاڵەتە کەمە بۆ نمونە لە ئەژنۆیە بەس کەمەوە حاڵەتە. باش بۆ نمونە ئەگەر چەند پارچەیەک یاخود ئێسکەکە بە چەند پارچەیەکەوە بە چ شێوازێ چارەسەری بۆ دەکرێت؟ گەچی تێدەگیرێت یاخود نەشتەرگەری بۆ دەکرێت و پلاتینی بۆ دادەنرێت؟ ئەگەر چەند پارچەیە بێ زۆربەی کات نەشتەرگەریە بۆی پارچەکان بخرێتەوە شوێنی خۆی و بە بڕغوو جێگیر بکرێت. ئەمە بۆ هەموو بەشەکانی جەستە دروستە؟ بۆ هەموو باشەکانی جەستە دروستە بەڵە ڕاستە. زۆر باشە دکتۆر هەندێک کات تێبینی ئەوە دەکرێت بەشێک لەو کەسانی کە تووشی ڕووداوێک دەبن حاڵەتی لە جێچوون دروست دەبێت نەکشکاوی لە جێتون چییە و لەگەڵ ئەوەدا شێوازی چارەسەرەکەی چۆنە فریاگوزاری سەرەتایی چۆن بۆ دەکرێت ئەم کەسانە؟ پرسیارەکە زۆر جوانە لە جێچوون زیاتر لە جونگەکانە
جونگە چییە؟ ئەوەیە کە دوو ئێسک یەکەگرن بۆ منە جونگەی شان، ئەنیشک، جونگەی پەنجەکان، ئەمە هەمووی بۆ هەیە لە جێ خۆی دەچێت ئەگەر زەبرێکی بەرکەوێ. زۆربەی کات دیارە بڵێن بە تایبەتی جونگەکانی دەست شان ئازارێکی زۆر دروستەکە شێوەکەی تێگەچێ. بەڕای من هەوڵ نەدرێت بخرێتەوە شوێنی خۆی بڵێن سەدانی بنکەی تەندروستیان نەخۆشخانە بکرا بۆی بە شێوەیەکی تەندروست بۆی بکرێت. بە چ شێوازێک دەکرێت؟ بۆ نمەگە جونگەی شان بێ هەر لە بڵین بە ئازاشکاندنێ لە بڵین لە نەخۆشخانەکان بۆی ئەکرێ شوێنەکە بڵین ئەو پەلە ڕاکێشتێ ئەخرێتەوە شوێنی خۆی بەجاروای لە جێچوون و شکاوی هەیە ئەوە باشترە لە بڵین لە ژووری نەشتەرگەری بکرێ. زۆر باشە. دکتۆر بابێنە سەر شکاوی لە سەردا ئەمە تا چەندێک مەترسیدارە؟ لە ڕاستی ئەوە بڵێن پسپۆرەکەی من نییە بەس بڵێن شکاوی سەر ئەوە زۆر هەستیارە چکە مێشکی تایە بۆی نەخۆشەکە لە هۆش خۆی ئەچێ ئەوە زیاتر بڵێن پێویستە بگەێنێتە نەخۆشخانە و پێویستی زۆربەی جاش پێویستی بە نەشێرگەری هەیە. زۆر باشە دکتۆر بابێنە سەر باسکردن لە پشت ئازاری پشت با باس لە شکاوی بکەین لە پشتدا کە کەسێک دەڵێ پشتم شکا بەمانەیە کەلیمە شکاوە یاخود چی؟ لە ڕاستیان مرۆڤ کاکەوێ بۆی هەیە پەلەکانی بۆ هەیە بڵێن پەلەکانی خوارێ بۆ هەیە پشتی پشکێ هەموو ئێسکێک بۆ هەیە پشکێ جاروایە پەراسۆکانە شکاوە بەسکەنە خۆش سەردانمانەکە ئەمە گوێی لێ ئەگرین ئەزانین ئەمە پەراسۆکانیان بەربڕی پشتێتی لە هەمان کاتەوەکو ئاماژەم پێکرد زەبرەکە چۆن بووە لە بەرزەیەکی زۆر کەوتۆتە خوارەوە بڵێن یان کارەساتێکی هاتوچۆ بووە ئەگەر خێرایەکە زۆر بێ لە هاتوچۆە ئایا نەخۆشەکە پشتێنی بەستووە ئەمانە هەمووی مێشکمان بۆ بە ئایا بربڕی پشتی شکاوەیان نا چکە بە کەوتنێکی کەم بربڕی پشتشکان زۆر کەم ئەگەر نەخۆشەکە تەمەنی زۆر نەبێ ئەگەر نەخۆشە تەمەنی 70 ساڵ بێ ئێسکە نەرمی هەیە بێگومان کەوتنێکی زۆر کەم بۆ هەیە بربڕەکانی پشتی بشکێ ئەو وەختە نەخۆشەکە بێ سەدای نەخۆشخانە بکە تشکی بۆ بگیرێ ئەبێ پسپۆر بڵێن قەراری لەسەر بە ئەمە چۆن عیلاجەکرێت. بە شێوازەکانی چارەسەرکردنی شکانی پشت چۆنن؟ شکانی بربڕەکانی پشت پێش هەموو شتێ بۆ نمونە ئەگەر حاڵەتێکی کارەساتی هاتوچۆ بێ باش بۆ پرسیارە و کرد ئەبێ نەخۆشەکە زۆر نەجوڵێنرێت چونکە دڕکەپەتێک بەناوە بربڕەی پشتە ئەڕوە لە کاتی ئەوەی کە نەخۆشەکە ئەگوێزێتەوە بۆ نەخۆشخانە پێویستە لەسەر تەختێکی ڕێک دابنرێ چکە هەموو جوڵەیەکی زیاد لە خۆی لەوانێ زەرری زیاتر پێ بگەێنرێ ئەگەر حاڵەتێکیەوە بێکو ئاماژەم پێکە لە بەرزەیەکی زۆرەوە یان کارەساتی هاتوچۆ بێ باشتران نەخۆشەکە نەجوڵێنی تا کارمەندی تەندروستەیە بە شێوەیەکی تەندروست نەخۆشەکە بن بۆ نەخۆشخانە ئەبێ بڕۆی پشتی زۆر نەجوڵێنرێت چکە ئەزیەتی بربڕی بڵێن دڕکەپەتکی ئەیە وەختە کێشە بۆ دەمارەکانی لەوانەیە تووشی بڵێنەوەی کە پێڵەن بە عەرەبی شەلەلی بکە ئەو وەختەکە ئێمە تشکمان بۆ کرد ئینجا بڕیا لەسەرەوەن چۆن عیلاج بکرێ زۆربەی جار بە پشتیان هەندێک جار بە نەشتەرگەری بە پێی دەرەجەی شکانەکەی. شێوازی نەشتەرگەریەکەی چۆنە؟ نەشتەرگەری بربڕەکانی پشت هەموو جارێ بە بڕغووە ئەگە بزین شکاوەکەی ناجێگیرە بۆی کێشە بۆ دڕکەپەتکی نەکات تووشی شەڵی نەکە بە بڕغوو بربڕەکان ئەو بربڕانەی کەشکاوە بە بڕغوو ئێبەسین بەیەکەوە. زۆر باشە دکتۆر دیارە هەر بە دەرفەتی دەزانم باسێک لە ئازاری پشت بکەین زۆر بەمان کاتێک کە دەگەینە تەمەنێکی دیاریکراوە یاخود لە تەمەنە جیاوازەکانیشدا بەدەست ئازاری پشتمانەوە دەناڵێنین ئازاری پشت هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە؟ بێگومان بربڕی پشت زەبرێکی زۆری لەسرە ڕۆژانە کە جوڵە ئەکەین دائانیشین هەموو بڵێن زەبرەکە لەسەر بربڕی پشتە بربڕی پشتەش کۆندامێکی زۆر ئالۆزە و ئازاری پشتی ژۆکو تۆ پرسیارە کرد جیاوازی هەیە لە چ تەمەنێکە تەمەنی بۆ نمونە سەر و 50-60-70 ساڵ کە بۆ نمونە لە بینی جونگەکانە داخوران هەیە ئازاری پشت زیاترە دانیشتنی زۆر ئەمە بۆ هەیە ئازاری پشت دروستکە. باش کەواتە پێویستە هەموو کەسێک چۆن مامەڵە بکە بۆی تووشی ئازاری پشت نەبێتەوە ڕەنگە شێوازی کارکردنی هەندێک کەسوا بێت بە داوام دابنیشێت ئەمە ڕەنگە هەندێکا تووشی ئازاری پشت بێت کەواتە پێویستە چی بکات چۆن گۆڕانکاری لە لایفستایلی خۆیدا بکات بۆی کە بتوانێت تا ڕادەیە کە ئەو ئازاری کەم بێتەوە تووشی هەندێک گرفت هەیە نەبێ بۆ نمونە گرفتی سەوفان و داخوران. پرسیارەکە زۆر جوانە لە ڕاستیە
پێش هەموو شتێ وەرزش گرنگە بەتایبەتی کە تەمەند بڵین بەرەو سەرەوە لە دوای 67 ساڵ وەرزش گرنگە و ئێسش کە کارێکی زۆر هەیە لە ئۆفیسەکان مرۆڤەکان بڵێن 8 سەعات 10 سەعات دانیشن لەبەر کۆمپیوتەرە ئەبێ شتێک بیریان بخاتەوە هەموو سەعات و سەعاتجاری هەستن تۆزێ جوڵەیە بکەن چکە مرۆڤ دانیشتنی زۆر بەبێ جوڵە ئازار دروزەکە. زۆر باشە. شێوازی مامەڵەکردن لەگەڵ ئەو کەسانی کە ئازاری پشتیان هەیە چۆنە دەبێت چی بکەن بەکارهێنانی چارەسەر یاخود دەرمان ئەمە تەنها چارەسەرە یاخود ڕێکاری دیکەیە بیگرنە بەر بۆ نمونە وەرزشکردن و خواردنی خۆراکی تەندروست بە دیاریکراوی خۆراکە تەندروستانە کامانە کە دەبێت و کەسانە بیخۆ بۆی کە دوور بوون لە داخوڕانی بڕبڕەکانی پشت و هەروەها بە شێوەیەکی گشتی ئازاری جومگە. بەڵێ خۆی داخورانی جونگەکان و بڵێن بڕبڕەکانی پشت ئەوە لەگەڵ تەمەنە ئەبێ بڵێن پیربوونە جونگەکانیش پیرە بن وەکو هەموو شتێ ئەوە بڵێن خۆپاراستن لێ ناتوانین خۆی لێ پارازی بڵێن لە پیربوون بۆ نمونە بەس وەکو ئاماژەم پێکرد وەرزشکردن بە دەرەجە یەک زەڕورە دوای ئەوە دانیشتن خواردنی تەندروست بۆ لەش بە شێوەیەکی گشتی گرنگە بۆ هەموو کۆندامەکان بۆ نمونە شیرەمەنی و ئەمانە کالیسیۆمی تایە بڵێن ئیسقانەرمی کەمترە کاتەوە ئەوە کێشەی پشت کەمەکە بە شێوەیەکی گشتی. باش ئەو کەسانی کە نەشتەرگەریان ئەنجامداوە بۆ پشتیان یاخود بۆ بەشێکی جەستیان جونگەکانیان پێویستە چۆن مامەڵە بکەن؟ ئەو مرۆڤەی کە نەشتەگەری بۆ کرێ بڵێن پەلی خوارەوە سەرەوە بڵێنیان بڕبڕەکانی پشت بەپێی نەشتەرگەرەکەی چەند گەورەیە ئەو وەختە بێگوێ لە پسپۆڕەکەی بیرێ. باشە. نەشتەرگەری وا هەیە لە یەکەم ڕۆژەوە نەخۆش دەتوانێت جوڵەی خۆی بکە. نەشتەرگەری وا هەیە پێویستی بە ئیسراحاتێ 4 هەفتە بۆ 8 هەفتە. بەس هەموو نەشتەرگەری بڵێن نەتیجەکەی ئەوەیە کە بێ نەخۆش بگەڕێتەوە بۆ دۆخی جاران ینی دوای 3 مانگ 4 مانگ ئەبێتر بڵێن ئەو نەشتەرگەری چاک بوو بێتەوە باسی نەشتەرگەری نەکە. بەڵام کەسانێکن وەک خۆیان باسی لەوە دەکەن نەشتەرگەری بڕبڕەکانی پشتیان بۆ کرا یاخود جونگیان بۆ کرا پلاتینیان بۆ دانراوە ناتوان مامەڵەیە بکەن وکو هاوشێوی پێشووتریان بێت ئەمە وە کارەکەی بۆچی دەگەڕێتەوە تەنها دانانی ئەو پارچە پلاتینەیە یاخود چ شتێکە ترسە چییە؟ لە ڕاستیاوە خۆی بەڕای من زانیاریەکی هەڵەیە نەخۆش کە نەشتەرگەری پشتی بۆکرێ بۆ نمونەیان پەلەکان ئەو نەشتەرگەری بۆگرێ بۆی بگەڕێتەوە بۆ دۆخی پێشتر کە نەشتەرگەری کرد و برینەکەی چاک بوو ئەو نەخۆشە جیاوازی نییە لە نەخۆشێکی تر کە نەشتەرگەری بۆ نەکراوە بەمەرجێک کە هەموو وەرزشی کردبێ و توانای ماسوولەکانی بۆ گەڕابێتەوە بۆی هەیە هەموو شتێ وەزنێ بڵێن قورسیەک هەڵگرێ کە وەکو جاران هەموو شتێ بکا وەکو جاران دوای چەند مانگێک کە نەشتەرگەریەکەی چاک بووە. بەڵام بۆچی هەمیشە دەوترێت کەسێک کە نەشتەرگەری بۆ کرابێ ناتوانێت وەکو پێشووتر مامەڵە بکات بۆچی ناتوانێت؟ لەو باوەڕایم ئەو زانیاریە کۆن بێ مەسەن بۆن ملانە 30 ساڵەوە پێش ئەو زانیاریان و تۆ بە نەخۆش نەشتەرگەری پشتە کرویان پەلەکانە کرۆ نابێ زۆر ئازیەتی خۆت بێ بەس ئەوە ڕاز نییە ئێستا تەکنیکی بڵێن نەشتەرگەری گۆڕاوە من خۆم 20 ساڵ زیاتر ئەزمونم هەیە بڵێن لە وڵاتی سوید ئیشم کردووە وەکو چۆن هەموو شتێ بەرەو پێشتن بەرەو پێشکەوتن ڕۆشتووە نەشتەرگەری بە هەمان شت پێشکەوتووە زۆر ئەو ڕێمان نمایەیە کە لە وڵاتەکانی ئەوروپای هەناومانە بۆ کوردستان بە هەمان شێوە ینی ئێستا نەشتەرگەری جیاوازیە وەک لەوەی 20 ساڵەوە پێش جیاوازەکەی لە چیدا بۆ نمونە نەشتەرگەرێکی بڕبڕی پر جیاوازەکەی لە چیدایە؟ جیاوازەکەی لەوایە بۆ نمونە بڵێن 20 ساڵەوە پێش ئەو بڵێن بڕغوو ئەو بڵێن ئامڕازی پێشکەوتوانە بەکار نەهێنرا توانایەوە نەبوو بەرجەستەی هێزێکی زۆر بکە ئێستا بڵێن شتی تازە هەیە کەواکە نەخۆشەکە وەکو جارانی لێتەوە دوای نەشتەرگەری. زۆر باشە دکتۆر دەبێ دوارنمای بەڕێستان بزانین دوارنمای ئێوە چێ بۆ هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی بۆ لایفستایلیان بۆ شێوازی هەڵسوکەوت و دانیشتن و هەستانیان لە کاتی سەرمایە لە کاتی کەوتندا ڕێنمانی من بەتایبەتی لەم وەرزام چەند هەفتەی لەمەوە پێشکە بڵێن بەفر و سەرما و ئێمە هەموو وەرزێکی زستانم بەفرەمان نییە بەس ئاماژەم بۆ نەخۆشەوەیە کە بێ پێشەوەی لە ماڵ دەرچێ سەیری کەشناسی بکە بزانێ ئاو هەوا چۆنە
ئەگەر بەفرێکی زۆرەیە سەهۆڵێکی زۆرەیە جلی خۆی لەبەرکەکەت بۆ سەهۆڵیە لەمان کاتە ئێمە ماڵەکانمان ئێسامووی کاشی خز و مەڕمەڕە کەەوە نەگونجاوە بۆ ئەو سەهۆڵ و بەفرە ئایا بیر لەوە بکەینەوە کاشەکانمان زیاتر زبر بێ ئەو قۆنانی کە لەبەر یەکەین زیاتر زبر بێ چکە هەمووی چەند چرکەیەکە کە لەگەڵ مرۆڤ کەوت دانێشکاوێکی زۆر ناڕەحەتی هەبێ. بەڵێ سپاس بۆ بەڕێز دکتۆر ئاراز عوسمان بارامی سپۆڕی وردی نەشتەرگەری بڕبڕەکانی پشت ڕاستەخۆ لەگەڵماندا بووی سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت لە بەرنامەی باین باش کوردستاندا.